بەڵێ دیارە کەمێک پێش ئێستا شەقامی 120 مەتری بە ئاراستەی هاتن بۆ عنکاوە داخرە بەهۆی مەترسی هەبوونی داڕمانی شەقامەکە. ئەمەش لە کاتێکدایە ئەم مەترسیە بەهۆی کارکردن لە چەناڵی ئاوەکە دروست بە وەک لە وێنەکاندا دیارە کارکردن تێدا لەم چەناڵە بەهۆی ئەوەی کەوا نزیک دەبینەوە لە وەرزی بارانبارین کە وەک تیمی کۆمپانیاکە باسییان لەوە دەکردکەوە پێویست بوو ئەم چەناڵە خاوێن بکرێتەوە لە کاتی کارکردندا وا دیارە بەشێک لە شەقامەکە یاخود بەشێک لە ژێرەوە شەقامەکە دادەڕمێت و مەترسی داکەوتنی شەقامەکە هەیە. بۆیە پۆلیسی هاتوچۆ کە ئەو زانیاریانی پێگەیشت ڕاستەوخۆ شەقامەکەی داخست وەکو لە وێنەکاندا دیارە کە دوو ئۆتۆمبیلی پۆلیسی هاتوچۆ هەیە کە شەقامەکانیان بە ڕووی شۆفێراندا داخستووە. بەو پێ بێ من قسەم لەگەڵ یەکێک لە تیمی ئەندازیاری کۆمپانیاکە کرد، باسی لەوە کرد کە پێدەچێت نزیکەی 7 تا 10 ڕۆژی بوێت تاوەکو ئەم شەقامە بە ڕووی شۆفێراندا بکرێتەوە.